عالم چەند جمعەیەدا دەڵێن لە شاییەکە ئەوەندە ئافرەتەکە جلوبەرگی ناشرعی بۆ سنگ و ئەمانەی بەدەرەوە بووە وەڵڵای ئافرەتێ بەپەلە لەچکی داوتە بانسینگە بەپەلە ئافرەتێ بەتەمەتی بۆ خاتری خوامە چییە خۆت بۆ ڕوود کردوتەوە یقای بەم شێوەیە ئافرەت شەرم کا لە تۆ ئەی پیاو چی بکە بۆ خاتری ئەو خوا تووشی فیتنەمان مەکەن خوشکە بەڕێزەکە تووشی تاوانمان مەکەن لە خوا بترسن خوا غەزەبمان لێ دەگرێ وەڵڵا خوا هەرچی نیعمەتی لێمان دەشارێتەوە ڕسوامان دەکا ئافرەتێک ئەوەندە دولۆڕی بەڕێستان بێ شەرم بێ سنگ و مەمکی بەدەرەوە بێ شانی بەدەرەوە بێ باشە بۆ لە خوا ناترسێ و خەڵکە باشە تا کەی ئێمە ئەوە ناگەڕێنەوە بۆ لای خوا شەرمەزار بن ئەو زاوە و باوک و کەس و کارێکە بەم شێوە کەس بەش و ئەدەن شەرمەزاری لای خوان بە دڵنیایەوە بۆیە ئەوە تۆڕە دەبم چونکە وەڵڵاهی کارەسات ڕووی داوە والله ئافرەتەیە لێ لە ڕۆژی بووکێنیە عاشقی فڵان کەس بوومە ئەوش عاشقی من بۆ لە ڕۆژی بووکێنیە تەماشامان کردووە عەلاقەمان دروست کردووە خۆیان ڕازێنێتەوە سنگی بۆ دەرەخا ئەی پیاویش چییە پیاویش تەحەموول ناکە فیتنە دروستە بێ عەرزی ژنەکەی خۆت مەکە بۆ خەڵکی بۆچی بەڕێز عەرزی خۆت مەکە لاشەی خۆت مەکە بۆ خەڵکی کوا غیرەتی ئەو مێردانە کوا غیرەتی ئەو باوکو و براو کەس و کارەکە بەم شێوە کچەکەیان شووەکە و ژنەکەیان شوو دەکات کوا غیرەتیان لەکوایە نازام لەکوایە کوا تەقواتان کوا ئیمانتان هەتاکەی بەم جۆرە بین ناترسی خوای گەورە لەو ڕۆژ لەو شوێنە بەربارانت کە غەزەب بڕژێنێ بەسەرتا